بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم همو عسرانك إما لخزمة كتاب نيابي الأذكار إمام النووي أبين كيكك لكتاب زور نيابة كان إمام النووي رضا ورحمة خواه لبنوسيويتي ئێمەش هەموو ڕۆژێ بەشێک پشکێک تۆزێک لە نووری ئەم کتێبە پەخشەکەین بەسەر دڵ و دەروونمانە. بەشێک لەم کتێبە کە ئەمڕۆ ئەچینە خزمەتی باسی مەجلیسی ذیکرمان بۆ ئەکات. فەصلێکی زۆر تایبەتی داناوە فەرموویەتی باسی ئەو کەسانە ئەکە کە دائنیشن لە حەڵقەی ذیکرە. ئەفەرمێ بزانە چۆن سنەتە ئینسان ذیکر کە ئاواش سنەتە لە مەجلیسی ذیکرا دابنیشێ لەگەڵ ئەهلی ذیکرا بژی. زۆر ئەدیلە هاتوون ئەفەرمێ لە شوێنی خۆیانە هەمویان باسەکەم کە چۆن لە مەجلیسی ذیکرا ئینسان دابنیشێ ئەجر و پاداشتی دەستگیر ئەبێ. یەکێک لەو فەرمایشتانە پێغەمبەر گیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ کە ئیبن عومەر بۆمان ڕیوایەتەکە ئەفەرمێ إذا مررتم برياض الجنة فارتعوا ئەگەر چوون بەلای باخچەیەک لە باخچەکانی بەهەشتا تۆزێ لا بدەن كم اكتيا لا بدن باخشكاني باش تشين اي پیغمبر جان صلى الله عليه واله وسلم فرمي حلق الذكر حلقه كاني ذكر حلقه كاني درس حلقه كاني خاني ذكر كان سيري ام زمني وشكي مكان لزمني اصحابه چندين مجلس هبو مجلس ذكر اصحاب دانشتن چندانيك بيك وان ورن با بيك ودانشين لا اله الا الله بكين با بيك ودانشين صلوات الذي داري پیغمبر جان صلى الله عليه واله وسلم بدين با دانشين سبحان الله وتسبيحات يبكين. ذكركان وخني ذكركان بدست جمعي سنتك زور قورو حلقيك لحلقة كان ذكر وشي ذكر صراحة لمسألة حلقي دانشتنا بو ذكر خواندن بلكو كناية لمسألة تعليم دينا بويا هر مجلسك ذكر بيني لكوا بيني دو مسلمان ذكر يعني كتوش دقل انا دابنيش تصور كان إما هندشتمان هي ليادمان كردوا كلا سيرتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم. جاري كان بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم هات سيري كرسيها والدانش تبون فرمي أبو چي دانشتون كان والله أي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم هاتون دانشتون هر يشك من دعاك دوانا كيتر من آميني بوك هر كس الدعاء خويك دو دوستكي دو خوشويستكي آميني بوك إما أمانا من ليات كردوا حتى لقم من الله كان يخو من دانانشين هەندێ دوعا بکەین و ئەوان ئامین کەن بە زمانی پاکی بێگوناهیان. بۆیە زۆر پێویستمان بەوەیە ئەو مەجلیس و ئەو حەڵقانە هەم زیندووکەینەوە هەم تایە بەشداری بکەین. بۆیە لەکوێ مەجلیسێکی دەرسێکە بینی ڕاکە بچوە لەوێ فەرتەع و ئەو باخچەیەکە لە باخچەی بەهەشت لێیلا بدە و دابنیشە. ئەفەرمێ خوا جەل جەلالوهو هەندێ مەلائیکە هەیە پێیان ئەوتێ سەیارات. طبعا باسی مەلائیکە باسێکی زۆر تەفسیلە. مۆسا شێرزاد عەبدولوهاب 30 حەڵقە وتاری هەیە بە ناوی ژیان لەگەڵ فریشتەکاندا. ئەگەر کەسێ بیەوێ گوێ لەوانە بگرێ زۆر ئیسفادەی لێ ئەکا. مەلائیکە نەوعی زۆرە جۆری زۆرە کۆمەڵێ مەلائیکە هەن کاتیبن شتەکان ئەنووسن کۆمەڵێ مەلائیکەن حەفەظەن ئینسان ئەپارێزن له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله. كۆمەڵێ مەلائیکە هەن مەلائیکەی بەرەکەت و ڕەحمەتن. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ماڵێ ڕەسمی تیا هەڵواسرا مەلائیکە ڕووی تێ ناکە. ماسابکەی مدەڕیس ئەفەرمێ لە شعرێکی ڕامەگرە لە ماڵ نە سەگ نە سوورەت مەگەر سەگی پاس لە بۆ زەرورەت. ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لەوێ لە شەرحی سەحیح موسلیم ئەفەرمێ چ مەلائیکەیە ناچێتە ئەو ماڵە؟ خۆ مەلائیکەی ئەوەی کە لەسەر شانە هەرە چێ؟ ئەو مەلائیکەی کەوە مەلائیکە عوقوبەیە خوای گەورەیە هەر ئەڕوا. ئەفەرمێ مەلائیکەیەک ناڕوا کە مەلائیکەی بەرەکەتە بەرەکەت. ئەو مەلائیکەتانە ڕەحمەتی خوا پەخشەکەن لەسەر زەویە. ئەو مەلائیکەتانە ناچنە ئەو شوێنە. بۆیە جۆری مەلائیکان زۆرە. هەندێ لە مەلائیکەکانی خوا جەل جەلالوهو ناویان سەیاراتە کاریان ئەوەیە بەسەر زەویە گەڕۆکن ئەگەڕێن مەلائیکە گەڕۆکەکان. کاری ئەمانە تەنها ئەوەیە مەجلیسێکی ذیکریان بینی دەورەی ئەدەن. سبحان الله چ دەورەدانێک دەورەی ئەدەن ئەچنە سەر یەکتر هەتا وەکو ئەکەن ئاسمان یەکەم. سبحان الله. أفرمي رب العالمين أما ملائكة أبينات بيان الله أي عبد كان بوشي أوات كلكتان كدو بسريكا خوايان تو خود علم تري كوم الله عبد لعبد كان يتولي دانشتون ذكري تو أكن يادي تو أكن
ئەفەرمێ دەی منیان بینیوە یادم ئەکەن ناوەڵڵا خوای گیان تۆ خۆت شارەزاتری داوای چیم لێ ئەکەن داوای بەهەشت پەنام بەچی لێ ئەگرن ئەفەرمێ داوای چیم لێ ئەکەن ئەفەرمێ داوای بەهەشت ئەکەن یا ڕەبی خۆی تۆ خۆت عەلیمتری پەنام لە چی پێ ئەگرن پەنام لە جەهەنەم پێ ئەگرن باش ئەوانیان بینیوە داوام لێ ئەکەن و پەنا ئەگرن ناوەڵڵا ئەی ئیلاهی ئێوە بە شاهید بن ئەی مەلائیکەکان لە گوناهیان بورام بەهەشتم پێ عەتاکردن لە دۆزەخ ئەیان پارێزن ئەفەرمێ سوبحان الله ئەوان هاوارەکەن خۆیان فڵان کەسی تیا بوو هاتە ئەوێ نیەتەکەی ساغ نەبوو بۆ تۆ ڕێیکەوتە ئەو شوێنە کورە ئێوە بە شاهید بن ئەی مەلائیکە واللهی عەفوی ئەویشم کرد لەبەر خاتی ئەو مەجلیسی ذیکر واللهی ئەم مەجلیسی ذیکرەی ئێمە ئێستا مەلائیکەی خوا جەل جەلالوهو دەورەی داوە هەتا ئەوکو ئاسمانیەک بەخوا ئەم فەرمایشتەی کە خوێنمەوە ئاوا لە بینی خۆ ئەو مەلائیکە ناگوزەرەکە دەی ئەمەیە مەلائیکەی سەیارات کە بە دەوری توێ ئەگەڕێن و لە فەرمایشتەکە هاتووە لەکوێ مەجلیسێک هەبوو ئەفەرمێ يطلبون حلق الذكر ئەگەڕێن بەسەر زەویە لەکوێ مەجلیسی ذیکر هەبوو ڕوئەکەنە ئەو شوێنە ئێمە زۆر کات بەرەکەتی مەلائیکە هەست پێ ناکەین بەخوا عەزیزانم بەرەکەتێکی زۆر تایبەت لە مەسەلەی مەلائیکەتا هەیە بۆیە ئەو مەجالیسانی مەلائیکەتی ئەڕوا مەجالیسێکە کۆمەڵی مەلائیکە هەیە بەس کاری ئەمەیە باڵی ڕائەخا حرمەتەن بۆ کەسێ فێری کەلیمەی عیلمە بێ کۆمەڵی مەلائیکی تر ئیشێکی تر کۆمەڵێکی تر ئیشێکی تر ئەمەش کۆمەڵی ئەهلی ذیکر کەوا بوو ئێمە لە خزمەت کتێبی ئەذکارا یەکێک لەو سوودانەی کە وەری ئەگرین ئەبێ مەجالیسی ذیکر دروستکەین خۆ هەرەوە نیێمە باسەکان بخوێن و بەسەرمانە تێپەڕێ ئیمان بۆ ئەوەی نەنووسیوە بۆ ئەوەی نووسیوە ئەم سونەتانە فەرامۆش نەکرێن فەرمایشتێکی تر پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ کۆمەڵی ئەصحاب دانیشتە بوون ئەفەرمێ هاتە دەرەوە فەرمووی ئەوە چی ئێوەی دانیشانوە لێرە وتیان واللهی دانیشتون ذکری خوا ئەکەین حەمدی خوا ئەکەین ئێمە هیدایەتدا بۆ ئەم ئیسلامە جوانە و منەتی کرد بەسەرمانە سوێنی دان پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم وتی سوێنتانەیەم بەخوا اللهم أجلسكم إلا ذاك سوێنتانەیەم بەخوا تەنها بۆ ئەوە دانیشتون وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم واللهی بەس بۆ ئەوە دانیشتون فەرمووی من سوێنم نەدان لەبەر ئەوەی ئێوە گومانێک بەرم لە دانیشتنەکەی ئێوە بەڵام بۆیە ئەوە موت ئێستا جوبرائیل عليه السلام هاتە خوارەوە وتی ئەم چەند کەسەی کە دانیشتون خوا جەل جەلالوهو شانازیان پێوە ئەکە بۆ ئەوە واللهی هەر مەجلیسێکی ذیکر تیایە دائەنیشین بڕوا بکەن ئەبێتە مای شانازیێکی زۆر گەورە يباهي بهم أملاكه خوای گەورە بە مەلائیکان ئەڵێ ئەها ئەو عەبدانێکە من خەڵقم کردوون چۆنن ئەها چۆن ذیکری من ئەکەن ئەها چۆن نزیکە بنەوە لە من ئەمە گرنگە لە خزمەت ئەم فەرمایشتە ئێمە وەریگرین لە مەجلیسی ذیکرەکانە قەت تەمەڵی نەکەی لەکوێ مەجلیسێک هەبوو کەلیمەیەک موسڵمانێک ئەوێت بڕۆ گوێ لێ بگرە کاتێکەوە ئێستا مەجلیسی ذیکرەکان هاتووەتە ناو ماڵەکانمان کەناڵەکەت ئەگۆڕی تەنها مەیخرە سەر ئیخبار تەنها مەیخرە سەر سیاسەتی درۆ بزانە لەکوێ موسڵمانێک دوو کەلیمە خێر ئەڵێ گوێ لێ بگرە سوودی لێ وەرگرە ئەفەرمێ ئەو کەسانی کەوە دائەنیشن ذیکری خوا ئەکەن خوای گەورە چوار نعمەت بەسەریانە دائەبارێنێ أفرمي لا يقعد قوم يذكرون الله تعالى إلا حفتهم الملائكة هيج قوم يقنين دانشن ذكري خوا كان ملائكة خوا دوريان أدايك وغشيتهم الرحمة رحمتي خوا بسريان أداء بار بخوا جاري وها إنسان بو يكتشر كي رحمة شندين دعاء كابريناك دور لمجلسك ذكرى دانش با أو شركاني الرحمة بسرت أداء باري قطرات نمي الرحمة بسرت أداء باري سهم ونزلت عليهم السكينة آرامي عرزم كردن وتاركاني أمصال ما زورت التركيز وفوكس ما لسر آرامي لكوا دزگير أبي لمجلسي ذكرى ورا داني شهتاوكو آرامي سكينتي خوا بسرتا داباري زور كات هي مالكان من آرامي لي أبري داني شدو مجلسي ذكري تيا دروسكا بزانا چون آرامي خوا بسريا داباري چوارمين دانا وذكرهم الله في من عنده بخوا ئێستا چۆن ئێمە ناوی خوا جەل جەلالوهو ئەهێنین بەخوا یەک ناومان ئەهێنێ بۆیە ئینسان پێویستی بەوەی لەم مەجالیسی ذیکرانە زۆر دابنیشێ و ئەم بابەتەی کە ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بۆی باس کردین بابەتێکی زۆر زیندووە پێویستمان بەوەیە زیندوی کەینەوە لە مەجالیسی ذیکرا ڕۆحمان تێکەڵکەین لەگەڵ مەجالیسی ذیکرا لەعەلە خوای گەورە دەرگاکانی خێر بەسەرمان ئەکاتەوە خوای گیان
أم كتابه أم چەند كلماتي كوتمان لخزمتي أم كتابه أم فرمود شيريناني كالزماني بيغمبر إخوة صلى الله عليه وآله وسلم درچون ئێمەش دامان بەگوێ ئەم مسلمانانە خۆیە بیکەرە کەفارەتی گوناهمان بیکەرە ڕەفعی دەرەجاتمان بیکەرە نور و ڕووناکی لەناو گۆڕمانە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوای گەور لە گوناهی من و ئێوەش ببورێ خوا لێتان ڕازی بێ یا رب